لەم پێشەنگایەدا لە گەلەریەکی نزیک لە واشنگتن دیسی کۆمەڵێک دەست لە زەویەوە بەرز بوونەتەوە. ئەوان بە بێدەنگی هەڵگری پەیامێکی بەهێزن. هەریەکەیان ئاماژەیە بوو ناو یەکێک لەو سەدان قوربانیانەی کە لە ناڕەزایەتیە جەماوەریەکانی ساڵی ڕابردووی ئیراندا گیانیان لەدەستدا. ئەو ناڕەزایەتیانەی کە لە دەرەنجامی گیانەدەستانی ژینە ئەمینی کچە کوردی خەڵکی سەقز لە کاتی دەست بەسەربوونی لەلایەن پۆلیسی ئاکاری ئیرانەوە سەریان هەڵدا. گیانلەدەستانی ژینا ناڕەزایەتی بەرفراوانی لە سەرانسەری جیهان و وڵاتەکەدا لێکەوتەوە. هاندەر و ئیلهام بەخشیش بووە بۆ کەسێکی وەک کیانە هونەرمەند. سیرکردنی توندوتیژیەکان و کوشتنی ئەو هەموو خەڵکە لە منداڵ و پیا و ژن و دەستگیرکردنی هەزاران کەس ئێجگار دڵتەزیێن و ڕوخێنەر بوو. کارەکانی هونەرمەند ڕێزلێنانە لەو خۆپێشاندەرانەی کە ناڕەزایەتیەکانی ژن ژیان ئازادیان پەرە پێدا و کردیان بە بزوتنەوەیەکی بەهێز لە سەرانسەری ئیران و ناوچەکانی دیکەی جیهاندا. هەر دەبوایە باسی ئەم بابەتە بکەم، چونکە گەورەترین و گرنگترین بزوتنەوەی فێمینیستیە لە سەردەمی ئێمەدا و بە شێوەی پێویستیش باسی لێ نەکراوە. وشەکانی ژن ژیان ئازادی کە بە جۆرێک لەسەر پەنجەرەکان دووبارە بوونەتەوە و نمایشکراون، قژە بڕاوەکانی سەر دیوارەکانی گالێریەکە هەموو سمبڵیەکن لە ناڕەزایەتیەکان. هەر لە سەرەتای ناڕەزایەتیەکاندا زۆرێک لە ژنان ڕژانە شەقامەکان و زۆر تووڕە بوون. بۆیە وەک کردەوەیەکی ناڕەزایەتی دەربڕین دەستیان کرد بە بڕینی قژیان. زۆرێک لە ژنان لە سەرانسەری جیهان و وەک هاوسەوزیەک لەگەڵ ژنانی ئێران دەستیان کرد بە بڕینی قژیان. بۆیە ویستم بە قژەکە ئاماژە بەو شتە بکەم. ئەوەی زۆر سەرنجی ڕاکێشام بینینی قژ بوو لەسەر دیوارەکانی ئێرە، چونکە قژ کرۆکی خەبات بووە بۆ ژنانی ئێران و ئازادیەکەیان و دەستە خوێناویەکانیش نیشانەی ڕادەی توندوتیژیە بەرامبەر بەو ژنانەی کە لە ئێران داوای مافی خۆیان دەکەن. هونەرمەند دەڵێت بەردەوام دەبێت لە دروستکردنی دەستەکان کە هەر کامەیان ئاماژەیەکە بۆ قوربانیانی ناڕەزایەتیەکان کە مردنیان پشتڕاست کراوەتەوە.